دیارە ئاڵگۆڕی دراو و هەروەها لێستا کە زۆر باس لە گۆڕانکاری نرخی دۆلار و هەروەها دیناری عراقی دەکرێت و زۆر جار باس لەوە دەکرێت ڕەنگە بەشەیەکی کاتی ئەم نرخە بەرز بێتەوە، نرخی دۆلار بەرز بێتەوە بەهای دیناری عراقی کەم بێتەوە. لە دیوێکی دیکەشەوە باس لەوە دەکرێت ڕەنگە لە حکومەتی ئەم حکومەتی کە لە ئێستادا دروست بووە لەژێر هەیمنە و هەژمونی محەممەد شیع سوودانی کە سەرۆکایەتی دەکات ڕەنگە گۆڕانکاری لە نرخی دۆلارە بکرێت وەکەوەی کە داخوازی شەقامی عراقی بوو پێشتر کە دابەزینی بەهای دۆلار بوو لە بەرامبەر دیناری عراقیدا لەسەر ئەم بابەتە و چەند جارێکی ژۆک و دەنگۆ بڵاوی دەکەنەوە وەکو پشتڕاستکردن و هەروە بۆ ئەو بەڵێنی کە خۆیان بە دیاریکایی چوارچێوەی مانگی شیعەکان دابیان بە شەقامی عراقی زوو ئەم مۆزوعات دەجوڵێنرێت و باسی لەوە دەکرێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد مەجید هەمەوەندی کابڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لە هەولێرەوە بیانی ئێمە دەبن گفتوگەی زیاتر دەکەم. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت، ینی بەپێی ئەو پێشبینیانە و هەلو مەرجە ئابووری سیاسی کۆمەڵاتیایی لەنێو عێراقدا هەیە پێشبینی دەکەن کە بەهای دۆلار و دینار چی بەسەر بێت؟ بەڵێ سڵاو لە ئێوە سیڵاو لە بینەرانی کورساتی خۆشەویست. سەرەتا پێم خۆش بوو جۆرێک لە بەرچاوڕوونی بدەمە هاوڵاتیانی خۆشەویست لەسەر دۆلار، چونکە دۆلار وای کردووە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەژمونی خۆی بەسەر هەموو وڵاتاندا بسەپێنێەوە 50 ساڵە 185 دراوی هەموو جیهانی کۆنتترۆل کردووە و احتیاتی زۆربەی وڵاتەکان لەسەر دۆلاردا دەندرێ و لە ڕووە توانە سەربازیەکەوە ئەمریکا توانی دراوی خۆی وڵاتەکەی دۆلاری ئەمریکی هەژمونەکانی خۆی و سەیتەرە بەسەر هەموو جیان بکە. لە ساڵی 1992 یەکەم جار دۆلاری ئەمریکی چاپ بوو کە بە سێ عملە بە سێ فیئە دیاری کرا. یەکەمیان عملە زۆر بەرزەکەی لە کانزایی بوون، هەرسێ عملیان لە زۆرترین نرخیان زێر بوو و دواتر زی و دواتر مس. بەڵام تا ساڵی 1961 و 62 ئەمە بەردەوامی کێشە. دواتر وڵاتان هەموو احتیاتی دراوە بیانیەکانیان واتە نرخی دراوی عملێ وڵاتەکەی خۆیان لەژێر هەژمونی دۆلاردانا. بۆیە عێراقیش لەم وڵاتانەیە کە کەوتە بەر هەژمون و دەسەڵات و هەیمەنەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە عێراق لە 2020ەوە لە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا و لە سەرهەڵدانی شەڕی داعش و ئەوانە عێراق کەوتە هەڵدێرێکی گەورەی ئابوووریەوە و پەنای بۆ چەند سێکتەرێکی تر بۆی داهاتی وڵاتەکەی زیاد بکات، بۆی بودجەی تەشغیلی دابین بکەوە، موازنەی خۆی پێدابین بکە. بەڵام لە هەموو هەوڵەکانی شکستی هێنا وەک بەرزکردنەوەی باز و گومرگ و وەکو بەرزکردنەوەی هەموو ئەو خاڵە سنووریانەی کە داهاتی لێوە دەهات و وای لێ هات عێراق پەنای بردە بەرقەرزکردن کە بە ڕێژەیەکی 5 میلیارد دۆلاری قەرز کرد بە بڕیاری سەرجەم ئەندامانی پەرلەمان بە موافقەی پەرلەمان. بەڵام 5 میلیارد دۆلارەکەش لە ڕێی موچە و لە ڕێی بودجەی تەشغیلیەوە خەرج بوو، بۆیە هیچ جێگرەوەیەکی نەبوو و تا دەهات احتیاتی عملەی ئەزنەبی واتە درای قورسی عراقی دەستکاری دەکرا، ئەمەش تەسیری لە بەهای دیناری عراقیدا هەبوو. باشە لە ئایندەیەکی نزیکە چاوەڕێ دەکرێت کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار گۆڕانکاری بەسەردابێت لە چ ڕوانگەیەکیشەوە؟ حەزەکەم بەکو بەرچاوڕوونیەک باس لەم بابەتە بکەم. دیارە بە حکمی ئەوەی کە پارێزگاری بانکی مرکزی عراقی سەر بە کوتلەی سەدڕیەکانەوە و دەنگۆیەکەیە کە سەدر بە شێوەیەکی تەواو لە حکومەتی عراق و لەم حکومەتەیە بکشێتەوە بە کشانەوەی تەواوی سەدر لە نێو حکومەتەکەیە ئەم پۆستە دەچێتەوە ژێر دەسەڵاتی چوارچێوەی هەمانگی شیعەکان کە ماوەیەکی زۆر لە ڕێگەی پەرلەمانتارەکانیانەوە هەوڵ دەدەن کە بەهای دۆلار دابەزێتەوە لە عێراقا. ئەمەش وەکو یەکێک لە بەڵێ سەرەتای بەڵێنەکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان باسی لێوە دەکرا کە دابووی بە شەقامی عراقی. عنی چاوەڕێ دەکرێت ئەمە تەنها وەکو ڕوونکردنەوەی و زانیاریوەکی گشتی دام کاک دکتۆر دەمەوێت بزانم کە بەپێی مەهلو مەرجە سیاسی و ئابووری لە عێراقدا چاوەڕێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکە
ئەم گۆڕانکاریە بێتە ئاراوە لە عێراق بەرامبەر بە دیناری عێراقی؟ بەڵێ خۆی لە خۆیدا بەرزکردنەوەی نرخی دۆلار بووە پەناگەیەکی سەلامەتی بۆ حکوومەتی عێراق. بۆیە هەچ چاوەڕێی ئەوە نەبین هەچ کەسێک لە ئایندەدا بۆی دەسەڵات و حکومڕانی ئەو وڵاتە بگرێتە بەر پەنا بۆ نزمکردنەوەی نرخی دۆلار بار وەکو ئەوەیە بزمار لە تابوتی ئەو حکوومەتە بدا کە بەیانی خۆی بۆی خۆی سەرپەرشتی ئەم حکوومەتە بکات، چونکە داهاتی هەرێمی عێراق بە شێوەیەکی گشتی 1995 خۆی لە فرۆشی نەوت دەداواتە داهاتی هەموو عێراق لە ڕووی نەوتەوەیە و زیاتر 105 بۆ سێکتەرەکانی وەکو باج و گومرگ و هەندێک کاڵای ترێ ڕەنگە بە 0.1مان هەبێ بکە هاوردەی دەرەوە دەکرێن. بۆیە عێراق لە هەموو داهاتەکەی سەرچاوی فرۆشتنی نەوتە، داهاتەکەی بە دۆلارە و بودجەی تەشغیلەکەی بە دینارە. ئێمە ئەگەر بپرسیم بۆچی حکوومەتی عێراق ئاخیر وەرەقەی پەنابردنە بەرزکردنەوەی نرخی دۆلار و بەرامبەر بە دیناری عێراقی، ئێمە ئەگەر شەرحێکی بەسیط لە بۆ نرخی دینار بکەین بەرامبەر بە دۆلاری ئەمریکی، جیاوازی ینی نێوەنجیرێکی زۆر نزیک لە یەکتریان هەیە، وەکو ئەوەیە دیناری عێراقی جەستەبی دۆلاری ئەمریکی ڕۆحەکەبی، وەکو ئەوەیە هەردووچیان هاوشێوەن. چ کاتێک ئێمە لە احتیاتی دراوی قورسمان لە عێراق دەستکاری دینارەکەمان کرد، چاپمان کرد، واتە بەهاوفی ئەەکەی وە قووە شیڕایەکەی نزم دەبێتەوە و کاتێکیش دەستمان برد بۆ احتیاتی عراقی لە بانقی مرکزی عراقی دەستکاری ئەو احتیاتە دراوە بیانیانەمان کریانە ئەو احتیاتە دراوە قورسانەی کە باسمان کرد دەستمان بۆی برد و سەحبمان کردەوە بە هەمان شێوە لە نرخی دیناری ئەمریکی لە دیناری عراقی دادەبەزێت. بۆیە هەچ کاتێک بمانەوێ عراق بکەوێتەوە سەرپەی خۆی و بتوانێ عملەی دیناری عراقی بەهاکەی بەرز بکاتەوە دەبێت لە بری ئەودا دراوی قورسی بیانی لە مقابلی هەر دینارێکدا دابنێ. واتە ئەگەر 100 دۆلارماندانە لە بەنقی مرکزی عراقی توانامان هەیە 146,000 دیناری تر چاپ بکەین و 100 دۆلاری ترمان ئەگەر ئامادە کرد بۆی دەتوانین عراق کەوتە لێشاوێکی زۆری بەرەو لێژبوونەوە و بەرەو هەڵدێری ئابووری و ئاخر جار لەسەر لێواری مەرجی ئابووری بوو. بۆیە بە ناچاری پەنای بردە بەر ئەم بەرزکردنەوەی نرخی دۆلارەکە احتیاتەکەی گەیشتە نزم بۆ 6 ملیار دۆلار. ئێستا عێراق لە ماوە کورتەدا توانای هەبووە لە ماوە کورتە احتیاتی دراوی بیانی خۆی احتیاتی قورسی دراوی بیانی بگەێنێتە 85 ملیار دۆلار. ئەمە وا دەکات حکوومەتی عێراق وردە وردە بێتەوە سەرپێیەکانی خۆی وردە وردە بارە اقتصادیەکەی بەرز بکاتەوە. بەڵام عێراق لە چی سەرکەوتو نەبووە؟ عێراق ئێستا نقمی جێژاوی زەرکاوی گەندەڵیە بەڵام ناتوانانی دەست بۆ ئەو سێکتەرانە ببە. عێراق ئێستا ڕاستە لە ڕووە ئابوووریەکەوە تۆزێک بەرز بۆتەوە بەڵام بژێوی ژیانی خەڵکەکەی پەرێشانتر کردووە. بووە ئەم بەرزکردنەوەی نرخی دۆلارە هەم زیانی هەبوو هەم قازانج، بەڵام زیانەکانی زیاتر لەسەر ئەستۆ و شانی هاوڵاتیان بووە و زیانێکی تریشی ئەوەیە کەلوپە لە ناوخۆیەکانی نرخی نزم کردەوە کە لە قازانجی خەڵکی دەرەچی وڵاتی عێراقەوە لە زیانی خەڵکی بەرهەمهێنی ئەم وڵاتەیە بە معنایەکی تر لە قازانجی حکوومەتی عێراقا بۆی احتیاتی دراوی بیانیەکەی بەرز بکاتەوە و بتوانێت بودجەی تەشغیلی دابین بکەوە، بتوانێت حکومڕانیەکی ئیستیمڕاریەت بدا بە حکومڕانیەکەی بۆی ئینهیار و کارەساتی ئابووری گەورە ڕوونەدا. چونکە من دڵنیام ئەگەر حکوومەتی عێراق ئەم بڕیارە حەکیمانەی کە لە مەسلحەتی حکوومەتی عێراقی داوە کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە، ئەگەر ئەم بڕیارە نەدا بە کاریسەیەکی گەورەی ئابووری ڕوویدەدا کە بە ئاعترافی خۆیان. باشە دکتۆر بەپێی ئەو خوێندنەوەی جەنابە ئەو وردەکاریانی و دیتەڵانی کە تۆ دەیزانی لە بوارەکە ڕەنگە لە خەڵکانێکی ئاسایی زیاتر بێت، هەلومەرجی ئێستای عێراق گونجاوە بۆ گۆڕانکاری لە بەهای دینار و دۆلاردا
و ئەم گۆڕانکاریە چی دروست دەکات لەناو عێراق باس لێەوە کرد کە بڕیارێکی لەو جۆرە لە ڕابردوودا کەدرا بۆ هێنانە ناوەی عملەی بیانی دراوی بیانی لەناو عێراق بڕیارێکی تا ڕادەیەک دروست بوو توانی عێراق بێنێتەوە سەر پێی خۆی ئەو لاوازیەی کە ڕابردوو عێراقی بوو دراوەکەی دیارە مەبەستمە لە ئێستاە دۆخەکە ئاسایی بۆتەوە کە بۆ ئەوەی دیسانەوە بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە. بەڵێ ئێمە وەکو تاکە کەس وەکو خێزان وەکو حکوومەتیش چەند داهاتی بەرز بێت چەند احتیاتی پارەی زۆر بێ ڕەنگە هێشتا هەر پێویستێتی ئینسان یا مرۆڤ یا حکوومەت یا هەر ڕێکخراوێک لە داهات چاوی تێر نابێ و تموحی زیاترەوە ئستێدافی ڕبحی زیاترەوە بەدەستێنانی داهاتی زیاترێ حکوومەتی عێراقیش لەو وەکو حکوومەتانی هەموو دنیا چاوی لە ئەوەیە احتیاتەکەی زیاد بکاوە بەهای عملە ناوخۆیەکەی خۆی بەرز بکاتەوە بۆ ئەوەی ژیانێکی فەراهەمتر هەم بۆ حکوومەت و هەم بۆ هاوڵاتیەکانی دابین بکات. بەڵام لە ئێستادا حکوومەتی عێراق لە سەروبەندی پێکهێنانی حکوومەت و پێشتر پێکنهێنانی حکوومەت ئەمانە هەمووی زیانگەیاندنە بە ئابووری عێراق ئەمانە هەمووی زیانگەیاندنە بە ژیانی هاوڵاتی ئاسایی و بە تایبەتی فەرمانبەران. ئێمە ڕەنگە ببینین حکوومەتی هەرێم بە حکوومەتی عێراق مقارنە بکەین گەندەڵیەکی ڕێژە گەندەڵیەکەی ئەوەندە زۆرە لە حکوومەتی عێراق بەڵام چونکە داهات و سەرچاوە داراییەکانی ئەوەندە زۆرن ڕەنگە ئەوەندە هەستی پێ نەکەین ئەوەتە ئەوەندە زیاتر هەست بە هەرێمی کوردستان دەکەین لە بەروەی داهاتەکانی سەرچاوی داهاتی کەمترە. تۆ ئەگەر گەندەڵی لە 100 میلیارد دلار بکەی کەمتر بە دیار دەکەوێت لەوەی گەندەڵی لە 1 میلیارد دلاردا بکەیت. بۆیە ئەم دەستەواژەیە گەندەڵیەکە زیاتر حکوومەتی عێراقی گرتوتەوە. بۆیە حکوومەتی عێراق لەسەر سوودانیش ئێستا پێویستە یەکەم خاڵکە دەستی بۆ دەبات بڕینی یا لابردنی یا ڕاکێشانەوەی دەستی گەندەڵکارانەوە چۆن ئەم داهاتی عێراق بە شێوەیەکی ناتەندروست دەچێتە دەرەوەی حکوومەتی عێراق و دەچێتەوە دەرەوەی عێراق. ئەمە لە ڕێگای دراوی ئەلکترۆنی لە ڕێگای باند و لە ڕێگای گروپە مافایەکانەوە پارەیەکی زۆر بە نایاسایی و گەندەڵی بەدەست دێ و دەبردرێتە دەرەوە. ئەمە هەموو زیانگەیاندنە لە داهاتی حکوومەتی عێراق و لە داهاتی هەرێمی کوردستانیش. باشە دکتۆر دەزانین کە ئێستا نرخی نەوت بەرزبوونەوەیکی بەرچاوی بینیوە لە سەرتاسەری جیهاندا. عێراقیش کێکێکە لە وڵاتانەی دەوڵەمەندە بەو سامانە سروشتەکەنەوە تا نرخی نەوت بە هەمان شێوە لە عێراقیشدا بە هەمان شێوە لە بەرزبوونەوەدا یعنی ئیسکاتیەوە نەهاتۆکە گۆڕانکاری لە بەهای دۆلار و دیناردا بکرێت لە کاتێکا کە هەفتەی تەمووز دەنگۆی ئەوە هەیە کە کۆبوونەوەی لوتکە لە جددە لە سەعودیە ساز بکرێت لەگەڵ هەریەک لە سەرۆکی ئەمریکا وڵاتانی کەندا و بەرامبەر بۆ نرخە بەرزەی نەوت و هەناردەکردن و فرۆشتنی لە بازاڕەکانی جیهاندا. ینی ئەم گاڵ و گۆڕ ئەم بازرگانیکردنە بنەوتەوە کاریگەری لە نرخی دۆلارش دروست ناکات لە ناو عێراق و لە تاوی جیهانیشدا. بەڵێ حکوومەتی عێراق ئەگەر بینەوە دەسەڵاتەکانی چێن ئەو دەسەڵاتانەی توانان هەیە دەستکاری نرخی دۆلار بکەن بەرامبەر بە دیناری عێراقی دەسەڵاتەکان ڕەنگە ئێمە وەکو هاوڵاتی ئەوەندە زانیاریەمان نەبێ ڕەنگە برێن سوودانی ئەوە هات بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق توانای هەیە بڕیارێک لەسەر نزمکردنەوەی یا بەرزکردنەوەی نرخی دیناریا دۆلار بکە. ئەمانە نەدەسەڵاتی سەرۆکی حکوومەتن لە دەسەڵاتی سەرۆک کۆمارە نەدەسەڵاتی سەرۆکی ئەندام پەرلەمان و کوتلە سیاسەکان و خەڵکی ئەحزابی سیاسیشن. بۆیە تەنها بانقی مرکزی ئەتوانای ئەو دەسەڵاتەی هەیە و توانای بڕیاردانی لەسەر بەرزکردنەوە و لەسەر نزمکردنەوەی عملەی دۆلار و دینار و بەڕاوێژکردن بە بانقی مرکزی عالەمی چونکە بانقی مرکزی عێراقی پابندە بە بڕیارەکانی بانقی مرکزی عالەمی. ئەمە خۆی لە خۆی داواتە ئەو دەنگۆیانە هەموو ڕەت دەکاتەوە کە مەسەلەن کوتلەی سەدری یان کوتلەیەکی پەرلەمانی یان سەرۆک حزبێک یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا هەر سەرکردایەکی تربی ناتوانێت بڕیار لە بەرزکردنەوە و نزمکردنەوەی نرخی دۆلار بکرا. بەڵام ئەگەر تەنها و تەنها دەسەڵاتی بانقی مرکزیە. بەڵام لە ناوخۆی وڵاتێکە ئەگەر پێویست بکە
بڕیارەکانی ناوخۆی وڵات بانکی مرکزی ئەو وڵاتە دەتوانێت کاریگەری لەسەر پێشنیارەکان و خواستەکانی بانکی مرکزی جیهان هەبێت بۆ ئەم گۆڕانکاریە. بەڵێ بە جۆرێک لە تەنسیق، بە جۆرێک لە ڕاوێژ، بە جۆرێک بە لێکتێگەیشتن و ڕوونکردنەوە لەگەر بانقی مرکزی عراقی ئەمەش دواتر کۆبوونەوەیان دەبێ و بە ڕاوێژ لەگەر بانقی مرکزی عالەمی جیهانی ئەم ڕاوێژە دەکرێت، چونکە عێراق ئێستا بەڕاستی لە ژێر فشاری قەرز و لە ژێر فشاری داواکاریەکی زۆری دراوە و پێویست دەکا حکوومەتی عێراق لە 85 ملیارەکە زیاتر احتیاتی خۆی بەرز بکاتەوە. من پێم وایە تا چەند ساڵێکی تریش حکوومەتی عێراق بۆی خۆی دوور بگرێت لە هەر کارەساتێکی تری وەکو هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا ناو نزیمبوونەوەی نرخی نەوت، ئەمە هەموو بووە کارەسات بووە نەهامەتی هەم بۆ حکوومەت هەم بۆ هاوڵاتیەکانی. بۆیە حکوومەتی عێراق ڕەنگە وا بیر بکاتەوە درێژخایەنتر دووربینتر بۆی بتوانێت داهاتێکی زیاتر کۆبکاتەوە و احتیاتێکی دراوی قورسی زیاتر دابین بکە. اینجا دوای چەند ساڵێکی تر بڕیار لە کەمکردنەوەی نرخی دۆلار بکە و پێم باشە حکوومەتی عێراق لە یەکەم هەنگاویدا هەوڵ بدا لەگەر بانقی مرکزی سفرەکانی سەر دینار هەر بگرێ. یعنی پێویست ناکە دیناری عراقی ئەگەر 1 دیناربی یا 1000 دیناربی قووە شیرائیەکەی لە بەرمەبنای ئەو ڕێژە دۆلارەدا دەندرێت کە هێزی کڕینەکەیەتی واتە ڕوحی کڕینەکەی دۆلاری ئەمریکیە. بۆیە هیوادارم لە یەکەم هەنگاوی سوودانی گۆڕینی نرخی گۆڕێنی شێوازی دیناری عراقی بی لە 1000 دینارەوە بۆ لە 1000 دینارەوە بۆ 1 دینار سفرەکان لا بدا، بۆی عملەی پەنجایی و عملەی 100 دیناریش بێتەوە بازار جۆرێک لە وەکو گەشتبینیە، جۆرێک لە بوژانەوەی ئابووریە. بەڵام لە بری ئەودا دەبێ احتیاتمان زیاد بکەین، دەبێ هەوڵ بدەین سەرچاوە داراییەکانمان تەنها پشت نەبەستین بە نەوت، چونکە لە هەر گۆڕانکاریەکی نرخی نەوتدا تەنها عێراق دەگەڕێتەوە هەمان خاڵی سفری پێشووی و دەبێتەوە هەمان ئەو وڵاتێک کە پەنا بباتەوە بە بەرزکردنەوەی نرخی دۆلار. ئەمەش کارەساتێکی گەورە ڕوودەدا، چونکە خەڵکێکی زۆر لە بەرزکردنەوەی نرخی دۆلار زیانی بەرکەوت و خەڵکێکی زۆرتریش لەم لێدوانانەی کە نافەرمین ناتەندروستن، خەڵکێکی سیاسی و خەڵکێکی ڕەنگە ئاراستەکراو لە وڵاتانی ئیقلیمی و لە وڵاتانی دەوروبەرەوە بۆی نرخی دۆلار لە هاوڵاتیان بە نرخێکی هەرزانتر بکردنەوە. من پێم وایە حکوومەتی عێراق تا چەند ساڵێکی تر ناتوانێت دەستکاری نرخی دۆلار بکە بەرامبەر بە دیناری عێراقی بۆی تەواو لە سنتەری ئارامیدا خۆی نەبێنتەوە و احتیاتێکی زۆری دراوی بیانی دابین نەکات. باشە دکتۆر، ینی باس لەوش دەکرا کە ڕەنگە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی بگات تا 150 و بە شتێکی ئاسایش لەلایەن بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراقەوە و هەروە سیاسیە ئابووریە کەسە دیار و نخبەکانی عێراق لێک درراوە بە شێوەیەکی ئاسایی کام نرخە تا 150 بڕوات نرخی دۆلار. ینی پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژ و لە چەند مانگی داهاتوودا نرخی دۆلار ببێت بە 150,000 دینار. دەست خۆش پرسیارەشی زۆر جوان بوو، هەم بە بیرهێنانەوەی منیش بوو لە بیرم چوو باسی لەسەرەوە بکەم، چونکە نرخی دۆلار ڕەنگە لە 146 سابت کراوە لەلایەن بانقی مرکزیەوە. بەڵام وەکو پرسیارەکەی زەنابێت زۆر پێم باش بوو و ڕوژاندت نرخی دۆلار دەگەوێتە سەر نزیکی 150 و ڕەنگە 150 ڕەت بەرز ببێتەوە و نزم ببێتەوە تا ئاستی 146 و 145 بە شێوەیەکی کاتیان هەمیشەیە نەخێر بە شێوەیەکی کاتیە. ئەمە بە شێوازی عەرز و تەڵەبە، یعنی خواست و خستنە ڕووە. کاتێک بانقی مرکزی دۆلارێکی زیاتری خستە بازارەوە ڕەنگە خواستی کەمتر لەسەر بێ نرخی دۆلار دابەزێ. بەڵام من وەکو ئابوورناسێک پێم وایە دۆلار لە 145 دانابەزێت، چونکە خۆی کڕینی بانقەکانی کە لەسەر لە بانقی مرکزی دەکردنەوە لە 146 سابت بووە، بۆ هیچ کاتێک ئامادەنین بە زیان بفرۆشتنەوە و ڕەنگە هەندێک تەلاعوبی
ئیقلیمی و مافیاگەری ئەبی لە بازاڕەکان بۆ ماوەیەکی کاتی نرخی دۆلار دادەبەزێنرێ بۆ 145 و لە یەک سەفقەدا دۆلارێکی زۆرتر دەکرێتەوە. ئەمە زۆر جار گروپە مافیاییەکان و کۆمپانیا زۆر گەورەکان و ڕەنگە هەندێک وڵاتانی ئیقلیمی و یان ئەحزابی گەورە دەست بۆ ئەم جۆرە بڕیارە هەستیارانە دەبن. بۆیە زۆر جاریش بینیمان هاوڵاتی زەرمەندی یەکەم بوون لە فرۆشتنەوەی دۆلار بە نرخێکی هەرزان و لە کڕینەوەی نرخی دۆلار لە سەروی 150 یان لە سەروی 149.500ەوە. بۆیە من ڕێنمایم بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە هەر کاتێک دیناری عێراقییان هەبوو دەتوانن لە نرخی 145 و 46 بە خوار بکڕن و لە کاتێکدا سەروی 146 و 7 تا 50 دەتوانن بیفرۆشن. بۆیە ئەگەر پارەکانیان لە یەک سەبەتدا کۆنەکەنەوە و ئەگەر پارەکانیان سیولە بوون هیچ بازرگانێکی تری پێ ناکەن واتە بە زمانی کوردی خۆمان پارەی وشکە بوون لە ماڵەوە. بۆیە دەتوانی لەم ماوەیەدا جۆرێک لە بزنس پێ بکات، جۆرێک قازانز لەم بڕەپارێ بکە، بەڵام خۆی نەخاتە داوی هەندێک لێدوانی خەڵکی سیاسی یا هەندێک خەڵکی نابەرپرسی ئابووری بۆی زیان بە هاوڵاتیان بگەێنێت. باشە دوکتۆرە ماکەمە دوا پرسیار ئەنی تەواو ئیتر بەهای دۆلار ناچێتەوە سەر ئەو نرخەی پێشتری کە هەیبوو بە 130 و بە 125 ماوەیەک بەر لە ئێستا چەند ساڵێک بەر لە ئێستا لەنەو بازارەکانی هەرێمی عێراق و هەرێمی کوردستان مامەڵەی پێوە دەکرا هەرگیز ناگەڕێتەوە سەر ئەو بەها و ئەو نرخە. من وەکو هاوڵاتیەک هیوادارم نرخی دۆلار داببەزێتەوە بۆ ئاستی 120 و 180 و نرخی پێشووتری، بەڵام ئەمە بڕیارێکی زۆر ئەستەمە لەلایەن بانقی مرکزیەوە بدرێت، چونکە خۆی لە خۆیدا لەمە من نزیکی چەند ساڵێک ئەم بڕیارە دەرچووە، بەڵام گۆڕانکاری زۆر لە نرخی دۆلار زۆرێک لە متمانە و لە شەهامەتی بانقی مرکزی عێراقی دێنێتە خوارەوە. ڕەنگە ئێستا لە بڕیارێک نزمبوونەوەی نرخی دۆلار ڕابگەندرێ خەڵکێکی زۆرتر زەرمەند دەبی. ڕاستە ڕەنگە خەڵکێک سوودمەند، بەڵام دەنجی ناڕازایەتی هێندەی تر بەرز دەبێتەوە. وای لێ دێ خەڵک ئەوەندە متمانە و سیقەیە بە بانقی مرکزی نامێنە، ناکرێت لە ماوەیەکی کوورتدا، چونکە ئەم بڕیانە بڕیاری هەستیارن، ناکرێت لە چەند ساڵێک لە 2-3-4 ساڵەوە بڕیارەکان ئەوەندە گۆڕانکاری بەسەداد بێت. بەڵام من پێم وایە لە بەرزبوونەوەی احتیاتی دراوی بیانی لە بانقی مرکزی عێراقی و عێراقیش کاتێک زانی گەیشتە کەنارێکی ئارام و هەناسەیەکی ئابووری هەڵکێشە، ڕەنگە ئەو کاتە بانقی مرکزی خۆی لە خۆیدا بڕیارێک بدا لە کەمکردنەوەی نرخی دۆلار، بەڵام بە هەرگیز من بڕوام نییە بێتەوە نرخی جارانی، چونکە حکوومەتی عێراق بەم بڕیارە گەورەترین زیان لە خۆی دەدا و خۆشی دەخاتەوە سەر ئەو نەهامەتی ئابووریەی ئەو هەڵدێرە ئابووریە کە خۆی پێشتر تێکەوت بوو. بەڕێز دکتۆر نەوزات مەجید هەمۆندی مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوان مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر.